کرد من گوێم بۆ گرت مەیکەنە تەشویش باشە لە هەموو مزگەوتێک ڕاست دەبنەوە تەشویش دروست دەکەن پرسیار کە کام پرسیارە بەلاتانەوە قورسە کامە پرسیارە بەلاتانەوە قورسە بیکەن بە ئیزنی خوا جوابەکەی وەردەگرن بەڵام تەشویش نابێت بەس بێدەنگ بە بەس دەمت داخە تۆزێک کتابزانە چۆن جواب دەدەمەوە کاکە دەڵێت تۆ مادام توتە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەریئە چۆن ئێستا دەی بۆچی دەی داوایان دەکەین دەڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئەبوو جەهل و ئەبوو لەهەبی وت کافریش واش داوای کردن تێگەیشتی کەواتەوە ڕێگە نییە لەوەی من داوات بکەم کەم چەند کەس لە ئێوە وا لە قسەی من دەکات کە بە ئێوە بڵێم ئەبوو لەهەب و کەس تێ دەگاڵە تێ ناگەم لە قسە تێ بگەن ئەمە یەک کەواتە تۆ هەرچەندە یعنی ئینسان تووشی تاوانێکیش بێت تووشی گوناهێکیش بێ ئەوە ڕێگر نییە لەوەی نەسیحەت بکرێت ئەمە یەکەمت تەواو الحەمدولله خاڵی دووهەمیان دەڵێیت برای من دەڵێم تۆ دەڵێیت بۆچی مادام ئێمە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی مەبەستە دەوە نییە لە شتەکە تێ بگەیت تۆ ڕازگۆی لەگەڵ پرسیارەکان ئێمە لە مزگەوتەکە نێمازانی تۆ ڕازبووی لە پرسیارەکان تۆ بە نەوعێک هاتیتە پێویست ناکات آخر یعنی کە وەڵامێک دەدرێنەوە گوێی بۆ بگرێن کاکە دەتەوێت تێبگەی یا ناتەوێت دەتەوێت تێبگەی ئێستا من چەند کەس لێرە دانیشتە لەو مزگەوتە ئەوانەی لەو مزگەوتە دانیشتون من پرسیارێکتان لێ دەکەم ئەگەر موسڵمانێک تووشی گوناهێک بوو گوناهەکەی با کەبیرەش بێت بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ من غەش فەلەیسە منا هەر کەسێ غەشکا لە ئێمە نییە یعنی پێغەمبەر بەڕاحەتی لێ دەکات ئایا ئەو کەسێ غەشی کرد نابێ نەسیحەتی کەی لە مەوضوع یا دروستە دەبێت نەسیحەتی کەی ئایا ئەو کەسەی کە تووشی کوفر دەبێت تووشی بیدعە دەبێت تووشی شرک دەبێت لە دین هەڵدەگەڕێتەوە یعنی نابێت لە مەوضوع نەسیحەتی کەی ئیسلام وا دەڵێت تەواو ئەمە یەکەم دووهەمیان پرسیاری دووهەمیان ئایا مامۆستا تووشی چی بووە لە ڕێگای خوا گاڵتەی پێکراوە ئەوە ئێوەی تەکفیری یەکێکن لەوانە گاڵتم پێ دەکەن چاو لێ یەکێکن لەوانەی کە گاڵتم پێ دەکەن ئەوەش الحەمدولله بارەکە الله فیکم خوای گەورە هیدایەتی هەموو لایەکماندا پێوەەر لای ئێوە بۆ ئەوەی کە مامۆستایەک حەق بێت ئەوەیە کە بگیرێ ئەوەیە کە جنێوی پێ بوترێ لەلایەن چیەوە لەلایەن حکوومەت و دەسەڵاتەوە ئەو پێوەرتان ئەوە نییە تا چەند دینی خوا وەکو خۆی دەگەیەنێت ئینجا کە تەماشاکەین ئێستا من لە داری کوفر و زوڵمەوە هاتووم زۆر باشە من لە داری کوفر و زوڵمەوە هاتووم داوا دەکەم لێوە تۆ ڕاد کردووە لەناو داری کوفر دانیشتووی